دەکەین بە شیکارکردنی پرسیارەکانی ڕاهێنانی شەشی زا پرسیاری یەکەم و دووەم و سێم پاشان پرسیارەکانی دوایەکبەستن لە پێداچوونەوەی گشتی لە پرسیاری 38 تا 55 چەند پرسیارێکی لەسەر دوایەکبەستن تایە لە سوورەکانی تەزووی گۆڕاوە ئەوانەش شیکارەکەین و چۆنێتی شیکارکردنی پرسیارەکان و ڕێگاکانیشی وردەوردە ڕوونەکەینەوە گرنگەوە تۆ دوای من هەوڵ بە یەکێک پرسیارەکان شیکار بکەیتەوە چەند جارێک دەتوانین دوای تۆمارکردنی ئەم ڤیدیۆیە بۆ خۆت لێ بیتەوە تا بەتەواوی شارەزابی و مژدەیەوەشت پێ بم لە هەرە ئاسانترین سوالەکانی کتێبەکەیە بەیجنەوە بەو چاوە سەیری مەکەن کە بابەتێکی زۆر قورسە ئێستا ژوردە وردەوێت لەگەڵ دەستپێکردنا ئێوەش وەکو من زیاتری شارەزابن کە چەندێک بابەتەکە ئاسانە بۆیە ناحی نفسی ئامادە بە کە تۆ هیچ پرسیارێکی قورسە لە بەردەمانیە دڵنیا بە ئاسانترین شێوازی سوال حەلەکەین هەموو پرسیارەکان شیکارەکەین و هیچیشان ئەو پرسیارە زەحمەتە نییە کە تۆ نفسیان لێ بترسی با دەستکەین بە ڕاهێنانی شەشی زا بە پرسیاری یەکەم هەروەکو دوێنێ چەند تێبینیەکمان وت لەوانە ئەگەر پرسیارێک جیاوازی ئەرکی سەرچاوەکە یان تەزووی سەرچاوەکەی بە شێوەی هاوکێشەیە ڕاستەوخۆ ئێمە لێەوە دەست پێەکەین ئەڵێن بە بەراوردکردنی ئەمە هاوکێشەیە بە هاوکێشە بنەڕەتیەکە لەوەشەوە عادەتەن VM و ئۆمیگا ئادۆزینەوە یان IM و ئۆمیگا ئادۆزینەوە ئەنی ئەبێتە دوو زانراو کەواتە ئەم جۆرە پرسیارەی کە جیاوازی ئەرک و تەزووی سەرچاوەکە بە شێوەی هاوکێشە ئەات ئەبێ بزانین قورس نییە وەسووکە کەواتە لە کاتێکە یعنی لە هەمان کاتە دوو دانە دراومانەهاتێ ئەم پرسیارە دەست پێ بکەین پرسیار یەک لە ڕاهێنانی شەشی زا ڕاهێنانی شەشی زا سەرچاوی شێرکی گۆڕاو نرخە ساتیەکەی V 20 ساین ساپایتیە کەواتە ئەمە سەرچاوەیەکی ئەرکی گۆڕاوە باوێنەکەی بکێشین ئەمە سەرچاوی شێرکی گۆڕاو جیاوازی ئەرکەکەی جیاوازی ئەرکە ساتیەکەی بە پێم پەیوەندی ئەدرێت B ساین ساپای T بە دوو جەمسەری سوڕێکەوە بەستراوە بەرگێکی پوختی 100 ئۆمی تایە ئەمە بەرگێ پوختەکە 100 ئۆمی لەسەر نووسم 100 ئۆم و مگنەبارگێکی پوخت لەگەڵ یا دوایەک بەسراوە لەگەڵ بەرگێکە تەعەن دوایەک بەسراوە بەم شێوە هاوکۆلکەی خودمونەکاریەکەی لەدایە دوو هێنریە واتە ئێڵی کەپیتاڵ سەفر و لەدایە دوو هێنریە کە بە ئێچ کەپیتاڵی نووسین دوایەک بەسراوی تێدا بڕی ڕێگری سوورەکە و جیاوازی ڕۆگەی نێوان توندی تەزوو جیاوازی ئەرک دۆزەرەوە کەواتە داواکراوەکەی لێرایە نووسم یەکەم بڕی ڕێگری سوورەکە ڕێگری هێمای زێدمان بۆ دانا کە بەرهەڵستی هاوبەشی بەرگری و بربەستیە لە سوورەکەیە بە ئۆم دەپێورێت گۆشەی جیاوازی ڕۆگە دووەم داواکراوە با دەستکەین بە شیکاری پرسیاری ژمارێک تەبعەن ئەمە پرسیاری یەکەمە لە ڕاهێنانی شەشی زا وتمان هەر پرسیارێک جیاوازی ئەرگیان تەزووی سەرچاوەکەی بە شێوەی هاوکێشە ڕاستەوخۆ بەم ڕستەیە دەست پێ بکە بە بەراوردکردنی بە هاوکێشە بنەڕەتیەکە بە هاوکێشە بنەڕەتیەکە هاوکێشە بنەڕەتیەکە کامەیە عینەن خۆی نووسمەوە لێرە نووسم VM ساین عینەن ئۆمیگا لەگەڵتی لێرە ئۆمیگام دەزەکەوێت کە ساپایە ئەمە ئۆمیگایە و بیستەکەش گەورەتی نرخی جیاوازی ئەرکە کەواتە ئێستا دووشتم هەیە یەکەم ئۆمیگا کە کاتە سا پای یەکەی ئۆمیگا لە بەشیەکە خوێنومانە ڕادە بۆ چرکە گۆشە خێراییە یان گۆشە لەرێ دووهەم شت کە دەستم کەوتۆ VMە VM بریتێ لە 20 ڤۆڵت پاشان بیر لە پرسیارەکەکەمەوە با بزانم بۆ دۆزینەوەی زێت چیم پێویستە زێت بە پێی یاسای ئۆم لە پێشابیری لێکەمەوە کاتە VM ئەکاتە زێت دەکاتە VE لەسەر IE یان VM لەسەر IM بەڵام لێرەیە VE نییە بەس VM ئەم هەیە بەڵام ئەگەر لەمەشەوە من VE بدۆزمەوە IE شم نییە کەواتە واز لە یاسای ئۆمێن تەواو ما فکری دووهەم یعنی ئەگە فکری یەکەم نەیگرت دوو فکری دووەم چییە ڕێگری ئەتوانم بە یاسای ڤیساگۆرس بدۆزمەوە ئەگەر ئۆم نەبوو ڤیساگۆرس ئەوانەش ئەممان نەیزانین یاسای بەسیتن ڕێگری کە زێدە
ئەکاتە ڕێگی دووجا ئار دووجا زائد XL دووجا زۆر باشە بەڵام من ئارم هەیە بەس خۆی XLم نییە کەواتە هەنگاوی یەکەم دوای ئەوەی هاوکێشەکەم بەراورد کرد ئەمانم دەرێنا هەنگاوی یەکەمە بێ XLم هەبێ XL ئاسانە دۆزینەوەی لەبەرەوەی Lم هەیە و ئۆمیگاشم هەیە ئۆمیگا کە نرخەکەی چەندێکە 100 پای ڕاد بۆ چرکێ کەواتە ئێستا XL مسۆگەر بوو کە XL مسۆگەر بوو لەگەڵ ئاڕا بە یاسای فیساگۆرس هەنگاوی دووهەم ڕاستەوخۆ ڕێگریە دۆزمەوە بە فیساگۆرس ئەوە ئەویش تەواو بوو کە ڕێگریشم هەبوو ئەوسا بە یاسای تانجنت گۆشەی جیاوازی ڕۆگە زۆر بە ئاسانیە دۆزرێتەوە کەواتە دوو هەنگاوە تقریباً سێ هەنگاوە بە تانجنتەکەەوە لێرە هەنگاوی یەکەم نیشاناکەم دۆزینەوەی XLە بەڵام XL یاسای ئۆمیشی هەیە ئۆمیگا Lشی هەیە دووپای FLشی هەیە ئەوەی لێرە زەرورە بەکاری بێنم ئۆمیگا L چکە ئۆمیگام هەیە لەگەڵ L کەواتە XL کاتە ئۆمیگا L بەکارهێنین ئۆمیگا L ئۆمیگاکەمان 100 پایە ئۆمیگاکەمان 100 پایە ئێڵەکەش لە 12 هێنریە کە ڕەتی لە 12 یەکەین ئێستا قیمەتی XLمان دەزەکەوێت بە ئۆم زۆر باش لە 12 کە ڕەتی 100 ئەمێنێتەوە ئەکاتە 2 لەگەڵ 20 کە ڕەت 3.14 20 کە ڕەتی 3.14 یەکەین 20 کە ڕەت ئەمە لەگەڵەوە بێتە 20 3.14 2 چواری هەشت 2 یەکی 2 2 سێی 6 سفرێکیشمانێ مەش سفرەکە دوو خانەش جاکەینەوە کردیە 62.8 ئۆم کردیە 62.8 ئۆم ئەشتانی بە حاسی بە حسابەکە وکەی ئاسانتر بەڵام زیاتر بەدەست کە حسابەکانەکەین سوودێکی هەیە فکرمان ناڕات زیاتر لەگەڵ سوالەکەیە بین کەواتە ئێستا با هەر بنووسم XLم دۆزیەوە ئەوە XL 62.8 سێرکە هەنگاوی یەکەمم نەجات دانیشانە یەکەم لەوە ڕقم سۆدەکەم دووهەم زێد سەرێتی هەنگاوی دوو نیشانە یەکەم مەڵێ مەمە دوو هەنگاو یەک دوو زێد ئەکاتە وتمان پێشتر بیرمان کردەوە کە بەسە ئەم تازە زێتم دەست ناکەوێت مەجبورم بە ڤیساگۆرس مادەم دوای بستنەکە دوانیە بەرگری و مگنە باگە ئار دووجاو هەیە لەگەڵ XL دووجا باشە زێد دەکاتە چی ڕێگی دووجای بەرگریەکە سا دووجاکەینەوە بێتە 10,000 زائید XL ئێستا دۆزیمانە 62.8 دووجانی لە 180 قیمەتی زێد دەست ئەکەوێت ئێستا بزانین زێد دەکاتە چەند 118 118 ئۆمەکە بە حاسی بە خێرا دەرێنین و نووسین کەواتە گۆشەی جیاوازی ڕۆگە هەنگاوی سێ هەمە معنای ئەم پرسیارە من ئەبێ بە سێ هەنگاو نەجاتی بم زۆر باشە هێڵکاری نەکێشاوە هێڵکاری ڕۆگەی چۆن هەوڵ بەم بەبێ هەڵکاری ڕۆگەی من گۆشەکە بدۆزمەوە ئەمە هەنگاوی سێم کەواتەم پرسیارە بێ بە سێ هەنگاو حەل بێت چکۆ یەک دوو سێ هەنگاوم داناوە خوتەیەکم بۆ حەلکردنی پرسیارەکەم کێشا لەسەر خوتەکە ڕۆم دوای حسابەکەم زانم سێ هەنگاوە ئێش سێ کەواتە هیچم بیر نەچۆ سوالەکە تەواو چێشێکی ڕێزیاتەکەی خۆش دەکەیتەوە پێش ئەوەی بەڵام ئێستا XLم هەیە و ئارم هەیە دائما ئەمە بێ بە بەرامبەر تۆ بە XY حساب بکە وایەکە بەرامبەرە Xەکە تەنیشتە دائما و حسابی بکە یعنی دائما لە هێڵکاریەکە ئەمە بێ بە بەرامبەری گۆشەی فای ئێمە بێ بچی بە تەنیشت ئەتوانی هەر ئەنێرەوە بەبێ ڕسم تانجنت ئینڤێرس بۆ یاساوانە لەبەر نەکەین یاسا لەبەرکردن خۆش نیە بەزانین بێ بەرامبەر XLە تەنیشتەکە چی ئاڕە ئیترەمانە هەمووی خوتەی فێربوونە کە تۆ شارەزای شتێک پیا کرد و فێر بووی لە مامۆستاکە و زیرەکتر و جوانتر حەلێکی لە من جوانتر و چاکتری حەلەکەی ڕاستە لای من کۆن بۆ لەوانێ هەر ئاسایی بێ فێر بووم دەمێکە بەڵام تۆش تازەیە لە بەرچاو دوای هەفتەیەک دوای دەڕۆژ وەکو من کۆنە بێ لە من جوانتری حەلەکەی بۆیە بێ باوەڕ بە خۆبوونمان بەرز بێ نابێ بترسین وەڵا ئەو مامۆستا بۆی حەل بۆی حەلەکرێ من بۆم حەل ناکرێ شتی وامان نییە مەترسە بەردەوام بە لە حەلەکە شتێکی سادە وەریگرە هەموو پۆلێک منهەجێکی هەیە پۆل یەکی ابتیداییش لەلای ئێمە قورس بوو بەڵام ئێستاش گاڵتەشە پێی نایە کەواتە هەرێکەی بۆ تەمەنێکە ئەمەش بۆ ئەم تەمەنەی تۆیە قورس نییە نابێ نەفسیان لێ بترسین تان ئینڤێرس XLەکەمان 62.8 بوو ئاڕەکەمان سا بوو ئەکاتە لە 1628 تان ئینڤێرسەکەی وەرەگرین
بزانین چەند نەکات بە حاسیبە هەوڵەیتان ئینڤێرسەکە وەربگرین ئێستا ئێمە بەکاتمان لە ڕاست 32 پلاکە ئەکاتە 32 پلە 32 پلە پاشان ئەگەر لە ئیمتحانە گۆشەکە بە ڕادیۆن درابوو هەڵبژاردنە سوالەکانمان کێتەوە بۆمان لە بەکەلوری بەڵام تۆ 32 پلە دەرهێنەوە ئەو بە ڕادیاوێتی یەیت ئەم 32 پلە دابەشی 57.3 ڕاستەوخۆ گۆڕێ بە ڕادیۆن 32 پلە دابەشی ئەمە ئاسانترین ڕێگایە چونکە ڕادیۆنێک 57.3 پلێ دابەشی بکە گۆشەکە دات ئەبێ بە ڕادیۆن لە 156 ڕاد دەکات ئەو سالارە هەڵبژاردنەکە لە 156 ڕاد هەڵبژێرە لەوانەیە لە 156 ڕادەکەی تیابێ کە جوابە 45 پلەی تیابێ 60 ڕادی تیابێ ئەوە ڕقەمی تایە کە تۆ نەچۆ بەلایە پرسیارەکە و باشە پلەکەژەکەم بەڕاد بزانم بەڵکو لە 156 ڕادەکە بێ کە لە 156 ڕادەکەی دەرمێنا لە هەڵبژاردنەکە هەبوو هەڵێ بژێرمەوە نەجاتم بوو سوالەکەم بە مەزبوطی حەل کرد بۆش سێ هەنگاوەکە تەواو بوو ئەوش سێ هەنگاو دووسێ چێکێکی ڕازاتەکە بکەرەوە ئەنجا بڵێ تەواو بوو جاری ئینسان بەداڵەوە ئەم ڕقەمە هەڵە نەقڵەکە ساڵە نووسێدا ئەو معنای ئەوە نییە تۆ شتەکە نازانی لەبەر هیلاکی و ماندووبوونی مێشکت جاری وایە شتەکە بە هەڵە نەقڵەکەی بەڵام بەسەر تۆ ساغە بێتەوە سوالەکە دەڕا دەرەجەکە دەڕا بۆ وریابین ئەڵێ ئەگەر سەرچاوەکەی پرسیاریە گەینە سەر پرسیاری دۆم کەوات سەری پرسیاری دۆمە باجاکەینەوە هەر سێ پرسیارەکە حەلەکەین و پاشان هەرچی پرسیارێک لەسەر دوایەک بەستنە لە پێداچوونەوەی گشتی لە 38 بۆ 55 مەجموعەیە پرسیاریان دوایەک بەستنە بێجگە مەسەلەن لە 49 و 51 و ئەوانە 50 کە لەسەر ئاڵگۆڕمبوونەکاری ئەوانی کە دوایەکە ئەمڕۆ هەمووی تەواوەکەین کە ئەمە تەواو بوو هاوڕێکە خوێنین هاوڕێک زەبتەکەین دوای ئەوی دوایەک زەبتە بێ هەموو سوالی دوایەک حەلەکەین هاوڕێک کڵێشەکەی خوێنین ئەساسیاتەکەی خوێنین دوای سوالەکەی حەلەکەین ئەنجا ئەڵێن تەواو دوایەک و هاوڕێکمان زەبت کرد ئەنجا چی سوڕی لەرینەوە ئەنجا ترانسفۆرمەر کاتێک ترانسفۆرمەر تەواوەکەی سەرکەین 56 سوالی پێداچوونەوەی گشتیمان تەواو کردووە نەک دوای گواستنەوەی و زەمن بچم تازە 56 سوال حەلکەم بەم شێوەیە فێربوون هەڵەیە و دروست نابێ لامان ئەبێ هەموو پرسیارەکان بکەین بەنمونە بۆ خۆمان ئەگەر ئەو سەرچاوی پرسیاریەک ئەم جارە بە بارگەگرێکەوە بەسرا بێ کە 2 مایکرۆفارادە و بەرگریەکی 50 ئۆمی ببەستین لە جیاتی ساڵ بە دوایەک بڕی ڕێگری سوڕەکە دووبارە ڕێگریە لەگەڵ جیازی ڕۆگە تەڵەن لامان شێوە حەلەکرێ بەس فەرقەکەیەوەیە بەرگری و بارگەگرە زۆر جار ئەکرێ مامۆستا ئەم پرسیارە بە تۆ بە واجب لە ماڵەوە حەلیکەی چونکە هاوشێوی سوالیەکە بەڵام من هەوڵێم بۆتی حەلکەم تۆش دوای من نەڵێ مامۆستا حەلی کردو تااقەتم نییە تۆش دوای من حەلیکەرەوە بۆی لای تۆش بابەتەکە کۆن بێت شارەزا بیت زیرەک بیت زیرێکەکە پەیدا ئەکرێ لە دایک و باوکەوە بۆ نامێنێتەوە ئەڵێ ئەذەکا صفە مکتەسەبە صفەتێکی پەیداکراوە نەک لە دایک و باوکتەوە بۆت مابێتەوە سی یەکسانە بە 2 مایکرۆفاراد زۆر باش دوایەک بە هەمان سەرچاوەکەی پرسیارەکەەوە بەسەر باش سەرچاوەکەی پرسیارێک کامە بوو ڤۆڵتەکەی یابوو ئەی کردە 20 ساین ئەم جارە سەپایتی هەرۆکو خۆی چکە سەرچاوەکەی پرسیاریەکە دائیمەن وتمان هەر پرسیارێک جیازی ئەرگاتە زووی بە هاوکێشەیە بوو یەکەم قسەی ئێمە ئەوەیەڵێن بە بەراوردکردنی بە هاوکێشەیەکی بنەڕەتی یعنی ئەسڵی کەواتە بە بەراوردکردنی دائیمەن هەنگاوەکان فێر بووین تازە بە بەراوردکردنی بە هاوکێشە بنەڕەتیەکە کەواتە ئەوی لە ژێرەوەی نووسم هاوکێشە بنەڕەتیەکەی جیازی ئەرکە بۆ ئەم سوڕە بنەڕەتیەکە کە بە تەفسیل کڵێشەکەیمان دوێنێ خوێنەوە لە دوانی پێشوە ئەتوانی لایفەکە بە تۆمارکاری لە یوتیوبای عادە بکەیتەوە ئەمەمان بە کاملی خوێنەوە ئەم هاوکێشە بنەڕەتیە بۆیە ئەو ئەساسیات بۆ بۆیە بیزانین ئەمە ئۆمیگا ئەوشتی بەراوردکردنم هەیە لێرە ئۆمیگام هەیە ساپایە لێرە VMم هەیە 20 وەک ئەوە عینن وەک ئەو بەراوردەکی ئۆمیگا ساپای یەکەی گۆشە خێرایی گۆشە لەرەی بۆ دانین کە ڕاد بۆ هەر چرکەیەکە زۆر باش AVM یەکەی جیاوازی ئەرک ڤۆڵتە VMەکە گەورەترین نرخی جیاوازی ئەرکمانە بێت کە 20 ڤۆڵتە ئەگەر پێویستمان بوو ئەمانە بەکارێنن داواکراوەکانم نەنووسیوە بزانین ئەڵێ چی بدۆزەرەوە بڕی ڕێگری سوڕەکە نەفسی داواکراوی پرسیاری پێش کەواتە لەوانەیە هەنگاوەکان و خوتەی حەلەکان عینەن شت بێ دوێنیش گۆشەی جیاوازی ڕۆگەم بۆ بدۆزەرەوە دایمەن بۆ دۆزینەوەی زێت ئاسانترین ڕێگا یەکەم بیر لە ئاسای ئۆمەکەمەوە بزانم VE و IM هەیە ئەگەر خۆ VEشم نەبێت لە VMەوە دۆزێتەوە بەڵام IM نییە کەواتە ئاسای ئۆم واز لێنم هەنگاوی یەکەم
خوتەی یەکەمم نەیگرت خوتەی دوو زێت بیرەکەمەوە بە یاسای ڤیساگۆرس ئۆم ڤیساگۆرس سێرکە چەندی ئاسانە هەموو ناخوێنەوە ڤیساگۆرس زێت پێویستی بە ئاڕە ئەوە ئاڕ پێویستی بە چی کەشە ئەکسی بەڵام ئەکسیم نییە کەواتە بۆ دۆزینەوەی زێت هەنگایەک پێش زێت ئەگە شتێک هەیە بیدۆزمەوە ئەیژ ئەکسیە هەنگاوی یەکەم ئەکسیە ئەی باشە ئەکسی بەچی بدۆزمەوە سیم هەیە ئۆمیگاشم هەیە یەک لەسەر ئۆمیگا سیە کاتە ئەکسی هەنگاوی یەک ئەکسی مسۆگەرە دوایە زان بەچی ئاسایی دۆزمەوە چکە سەفکرەکەم کردەوە دوو زێدم پێ دۆزرێتەوە چکە ئەکسی و ئاڕم هەیە کەواتە مەژناوانم هەنگاوی ژمارە دوو کە ئەکسی و ئاڕم هەبوو بە تانجنت ئەینەن سوالی پێش بەڵام ئەبێت بە ئەکسی لەسەر ئار بەس بیرمان نەچێ ئەکسی نێگەتیڤە ئەو نێگەتیڤەم بیرچێت هیچ تەواو گۆشەیەکی موجەبە بە دەرەچە خۆی سالبە لەبەر ئەوەی تەزوو پێش ڤۆڵتەیە کە تەزووش لەسەر تەوری ئەکسە ڤۆڵتەیە دواکەوێت چێتە خوارەوە کەواتە تەزوو لە پێشەوە ئەبێ ئەوە نەئاگام لێبێ ئەو وردەکاریە هەیە کە لە بیرم نەچێت وە سوالەکە بە هەڵەیە نەڕات هەنگاوی یەک هەنگاوەکانم نیشانە کردووە کەواتە هەنگاوی سێم دۆزینەوەی ڕەوگە بوو کەواتە ئەم پرسیارە بە سێ هەنگاوەکە تەواو بێ ئەنجا دەزەکەم بە حەلکردن هەموو حەلەکەی سەلفکردما حازر کراوە دەست پێکەم خوتەی حەلەکەم دانا هەنگاوی یەک بەم شێوەیە سوالەکان حەلەکەی تر ناشڵژی ئەکسی چییە یەک لەسەر ئۆمیگاسی تی تۆژ وەکو برام وای یەک لەسەر ئۆمیگاسی هەرێ بە یەک لەسەر WC لە بەریکەم بۆی بیر نەچێت تەوە دەرخاتیان نامێنە باشە ئەکسیە کاتە چی بزانین ئەکسی ئۆمیگا بریتی بوو لە ساپای ها بەراوردمان کرد ساپای ئۆمیگا ساپایە زۆر چاکە ئەمە ساپای ئەیسی سی بارگەگەکە 2 مایکرۆفاراد ئەمە بگۆڕین یەکسەر ئەلێرە پێشەوەی سوال حەلکەم 2 کەڕەت مایکرۆ دایمەن یعنی یەک لەسەر ملیۆن یعنی دەتوان سالب 6 فاراد ئەهێنمە ئێرە ساپای ئەمە ئۆمیگا بوو سیەکەش بریتی بوو لە 2 مایکرۆ واتە دە بەتوانی سالب 6 فاراد طبعا ئەکسی بە حاسیبە دەرەکەین وەبزانین چەنەکەی نووسین 1592 1592 ئۆم ئەکات ئەوەش بوو هەنگاوی یەکەمم نەجاتدا ئەڵێم ئەمەم تاو کرد ئەچم هەنگاوی دوو زێد وتمان بە یاسای ئۆم تاو دەرنایەت وازمان لێ هێنا دەستمان لە یاسای ئۆم شت کەواتە یاسای ڤیساگۆرس ئەتر ئەمە مفکردنەوەکەی منە زیرەکی نایە ئۆم نییە ڤیساگۆرس زێد بە یاسای ڤیساگۆرس ئەگەر ئار و ئێکسیم هەبوو ئەم جارە نانووسم ئار ئێکسئێڵ دوانە ئار بەڵام ئێکسی ئار دووجا ئێکسی دووجا وتمان یاسای ڤیساگۆرسە لێرە قیمەتی زێدم دەزەکەوێ زێدە کاتە ڕەجی دووجای ئارەکە 50 دووجا 5 کەڕە 5 25 دو سفری بەدانێ 2500 زاید ئێکسی 1592 لامایە ڕێگەکەش دەرکەینەوە هەر 1592 کات بزانین چەند دەرەچێ زێت بە حاسیبە ئەکەین 1592 کردەوە کەواتە تەواوە ئەنجامەکەی وتمان بۆ دڵنیابوونەوە بە حاسیبە ئەکەیتەوە وەکو ئێستا بڵێن 1592 ئۆم دەرچۆ هەنگاوی دوو تاو سێ سەری هەنگاوی سێمە ئەمە ناو بنێمە بێ سوالەکە تاو بێ دوایش حسابی ئەو هەنگاوە ناکەم زانام سێ هەنگاوم کردووە بۆی دڵنیا بم کە هەموو شتەکانم جوابیاوەتەوە فای وتمان تانجنت یاسای تانجنت ئینڤێرس بەرامبەر لەسەر تەنیشت دائما بە ئەکس وای حساب کە تەوری ئەکس و تەوری وای ئەمە بەرامبەرە بێت ئەوە تەنیشتە بێ تۆژەڵی تانجنتە کاتە چی بەرامبەر لەسەر تەنیشت ئەکسی لەسەر ئار ئەلێرا بێ و یابیت هەڵەیەک هەیە نەیکەین هەڵەکە چییە ئەم نیشانە سالبە بیر نەچێ چونکە ئەکسی لەسەر تەوری شاڵی سالبە ئەمەمان بیر نەچێ ئەمە زۆر ئەساس ئەمە دیقەت بە لێرە سالبەکە نییە چونکە ئەکسئێڵ لەسەر تەوری شاڵی پۆزیتیڤە بۆیە ئەم گۆشەیە بە سالب دەچێت خۆ ئەگەر تۆ بە موجب دەرەهێنا معنای ئیشەکەت تێگا لە جاتەوەی بڵێ تەزوو پێش ڤۆڵتێکەوە ڤۆڵتێ پێشکەوتەوە کاتە سەر لە بەری سوالەکە و هەڵەیە تۆڵێ ماوە ساڵا خۆ منە سالبێکم بیرچوو بوو چییە ئەو سالبە معناکەوە نەگەورەیە ئەوە معنای ئەوەیە تەزوو پێش ڤۆڵتێکەوتەوە بە گۆشەی ڕەوگە فای کە ئێستای دۆزینەوە بزانین لە چ گۆشەیە پێشکەوتەوە کەواتە فایە کاتە تایم ئینڤێرسی ئەکسیەکەمان وتمان بە سالبی ها ئەو ئەکسیە 1592 کە هەنگاوی پێشتریش دۆزیمەوە تۆتان لێرە سەیری کەوت ئەی ئار
50 بوو ئەو تا ئار 50 لەسەر ڕسمەکە دوو جاراوە تاکید بکە ئەنجا ڕقەمەکە نەتکە نەک بە داڵغەوە لە خۆتۆ ڕقەمێکیکە بینی ئێستا گۆشەی ڕۆگە بزانین چەند دەرەچێت نەتیجەی ئەو تانجنتە گۆشەی ڕۆگە ئەگەر دیقەت بین بە سالب دەرچۆوە 88 وەنەدا 2 بە پلە بەڵام احتیمالێکی زۆر گەورە هەیە بە ڕادیان درابێت لە جوابی پرسیاری هەڵبژاردنە ئەو ساکە ئەی گۆڕین بە ڕادیان چی لێکەین دابەشی 57.3 و 1/54 ڕاد ئەکات کەواتە ئەکاتە سالب 1.54 ڕاد بەڵام پێش ئەوەی من ئەوە بکەم هەنگاوەکەی چۆنی کردم 88.2 دابەشی 57.3 یەکەم طبعا وەکو پرسیاری پێشوو بەس حەزم کرد دووبارەیکەمەوە کردی 1.54 ڕاد پاژەوەی بە حاسیبە ئەنجامە دەرەکەیت کەواتە ئەگەر هەڵبژاردنەکەی بەڕادیا بوو ئەویان بە پلەیا بووی ئەمایان هەڵەبژێری سێ هەنگاومەیە چێکێکەکەم وەمزانام سوالەکەم باش هەڵ کردووە یاک دوو سێ تاو سوالەکە ڕێزاتەکەی توانین گەرمەجال هەبوو جاریچکە بە حاسیبەیەکەی تۆ بزانی هەڵەو نەکردووە یەکسەر سوال تەسلیم مەکە پەلەکەی ڕاکەیتە دەرەوە لە ئیمتیحانە جارێکی کە چێکی بکەرەوە جاری وا دەزەمی بە حاسیبە 1592 159 لیاوە دووەکەی نەنووسیوە شاشەکە لەو کاتە سوالەکە دەڕات ئەبێ ورد بین زیاتر لە جارێک دڵنیا بینەوە لە ئەنجامەکانمان بەس لەگەڵەوەشە سوالەکان تێگنین یعنی نەچی دووە سوازبی بووم پرسیاری چیکەمان هەیە باشە 1.54 بوو باشە پرسیاری سێهەم دووبارە هەر لەسەر سەرچاوەکەی پرسیاری یەک ئەڵێ سەرچاوە بڕاوە ئەم پرسیارەژە ڕڵێ سەرچاوەکەی پرسیاری یەک ئێمە حەلیەکەین بزانین ئەڵێ چی پرسیاری سێ ئەمە هەر سێ پرسیارەکەی ڕاهێنانی شەشی زا دواوە مباشەرەتە نەچی بۆ شوێ سوالەکانی پێداچوونەوەی گشتی چی لەسەر دوایەکە تەواویەکەی لە 38 بۆ 55 هەمووی دوایەک نییە مەجموعەیەکی هەمووی حەلەکەی سەرچاوەکەی پرسیاری یەک ئەمە سەرچاوەکەی پرسیاری یەک سەرچاوەکەی پرسیاری کەواتە ڤۆڵتەکەی ئەکاتە V سەرچاوەکە 20 ساین کەوانە ساپای تی دووبارە فێر بووین ئەمە سێ سوال ئیتر فێر بووین بە بەراوکردنی بە هاوکێشەکە ئەڵێ بە بەرگەگرێکی 4 مایکرۆفارادیەوە بەستراوە کۆیلێک و کۆیلێک بەرگەکەی فەرامۆشکراوە هەوکێلکەی خودبوونەکاریەکەی دووکەڕە دەتوان ناقسێ هێنریە و بەستراوە ئەنجا ئەڵێ ئەوە گۆشەی جیاوازی ڕۆگەی نێوان توندی تە زوو جیاوازیەر بدۆزەوە بەس داوای گۆشەی ڕۆگەی کردەوە لێرە با بزانین چی وت یەکەم وتی بەرگریەک کە 20 ئۆمە باش ئەمە بەرگریەکی 20 ئۆمی چی وت من ڕسمەکە ئاسانکاریە بۆم بەس بۆ ئەوەیە کە هەڵە نەکەم هەموو کڵێشە و خوتەی هەڵکرد